بیانیتان باش ڕۆژ باشی وەدەڕم هەمووتان لە خۆشیدا بن بەیەکەوەینا لەسەر ڕەوشەکە ئیتر تاوەکو دێت ڕەوشەکە ئەوەندەی تر ئاڵۆز دەبێ و دەگاتە ئاستێکی مەترسیدات دارتر هاوڕێیان ئیتر شەڕ بە تەنیا لە ئێران و لە لوبناان نەوەستا بەڵکو و کەوتە عراقیش ئەمڕۆ ئێوارە چەندین هێڕشی جۆر بە جۆر لە عراقدا ئەنجامدران و چەندین کەسایەتی سەر بە ملیشیاکانی ئێران لە عراقیشدا کوژران بەڵام لە هەمووی مەترسیداتر سات بە سات دەقە بە دوای دەقا هەواڵی درۆین و وروژێنەر بڵاو دەکرێنەوە و دەیان هەوێ ئیتر پڕوشکی ئاگری شەڕەکە بخەنە ناو کوردستان هەردوو کوردستانەکەش هەم باشووری کوردستان هەم ڕۆژهەڵات ئیتر لەسەر ئەو بابەتانە بە کورتی ئیتر پەخشێکتان پێشکەش دەکەم و سەرەتا چەند هەواڵێکتان پێشکەش دەکەم ئەو هاوڕێیانەی لەسەر خەتن تکایە بە زووترین کات ئەو هاوڕێیانەی کە ئێستاکە دێنە سەرخەتوە لە ئایندەدا دێنە سەرخەت تکایە بە تەنیا تەماشایی بابەتەکە مەکەن بە تەنیا سوودی لێوەرمەگرن لە هەمان کاتدا هەوڵ بدەن سوودێکیش بە کەناڵەکە بگەینن لەسەر کەناڵی یوتوبدا زەنگوڵێک هەیە بەردەوام ئەو زەنگوڵە کلیل بکەن کلیکێک بکەن و ئەوانەی نەبوونە ئابوونە تکایە ئابوونەی کەناڵەکە بکەن بەڵێ بەو شێوەیە ئیتر دەچینە سەر هەواڵەکان و دەچینە سەر بابەتەکە بەڵام پێشتر ئەو هاوڕێنەی لەسەر خەتن تکایە شتێک بنووسن ئەگەر دەنگ و ڕەنگ و هەموو شتێک باشە بۆ ئەوەی بە پەلە و بە ڕەحەتی دەست بە پاخشەکە بکەین هاوڕێن کێشەیەشی دەنگ و ڕەنگ دەبینن یان نا بەڵێ هەروەکو لە ئیتر لە ئەوەکەدا چی پێ دەڵێن لە ڤیددیۆکەدا لە وێنەکەدا دەیبینین کە شەڕەکە ئیتر هەتاوەکو دێ ناوچەکە دەتەنێتەوە بۆ نمونە تەماشا بکەن ئیتر ئەمڕۆ ئێوەرە شەڕ گەیشتە ناو عراقیش لە دەوروبەری حیللا ئیتر شەڕێک ئەنجامدرا و لە هەمان کاتدا ئیتر تەماشا دەکەین ئاستی بۆمبە بارانەکان ئەو ئیتر کەوتونەتە ناو سەر سنووری جوگرافیایی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان ئەمەش نیشان دەدا کە بەڕاستی ئامادەکاریەکی زۆر گەورە هەیە بۆ ئەوەی شەڕەکە بگوازنەوە بۆ ناو کوردستان واتە ڕۆژهەڵات بەڵام ئیتر کە دەیگوازنەوە بۆ ڕۆژهەڵات ئیتر دەیان هەوێت لە هەمان کاتدا باشووریش تووشی کێشەیەک بکەن یعنی خەریکن کۆالیسیۆنێکی زۆر گەورە لە پارتی لە یەکێتی لە پەکەکە لە حیزبی دیموکرات لە کۆمەڵا لە هەمویان ساز بکەن و ئیتر کوردەکان وەکو پرۆکسیەکی خۆیان دەبینن و دەیان هەوێ بیانکەن بە قەڵغان چونکە دەزانن ئیتر ئەو ڕژێمە بە بۆمبە باران ناڕوخێ و دەبێ ئیتر هێرشێک بکرێ و من چاوەڕێ دەکەم ئیتر ئەو هێرشە لەو ناوچەیە ئەنجام بدرێ یعنی تەماشاکەن ئیتر لەو ناوچەیە هێرشێک ئەنجام دەدەن ئەمە هیچ واتە هێزێکی پیادە دەنێرنە ئەو ناوچەیە ئەمانە چێن ئەمانە حتمەن کورد نابن بەڵام لەو ناوچێشدا ئیتر هەوڵدەن زیاتر کۆماری ئیسلامی خەریک بکەن لە هەمان کاتدا ئیتر چەندین ڕۆژە چەندین فڕۆکەی بارهەڵگری گەورە هاتوونە لە باکۆ واتە لە ئەزەربایجان لێرە ئەمە باکوۆیە و لە هەمان کاتدا لە یێریڤاندا ئیتر لە ئەرمەنستاندا ئەو فڕۆکانە کە ئەمریکین لەوێ ڕاگیراون ئیتر لێرەشدا دیارە پیلانێکیان هەیە چەندین ڕۆژە چەند فڕۆکەی بار هەڵگری گەورە هاتوون لەو دوو شوێنە ڕاوەستاون هەروەکو دەزانن ئیتر ئەزەربایجان و ئەرمەنستان سنووری ئێران پێک دێنن و ئیتر ئەزەربایجان خۆی لە خۆیدا بۆتە قەراقۆڵێکی ئیسرائیل ماوەیەکی درێژە و شتێکی شاراوە نییە ئیتر ئەمە
ئەمەش بابەتێکە بوو. بەڵێ ئەو هاوڕێنەی لەسەر فێسبوک تەماشامان دەکەن، لەسەر تویتر تەماشامان دەکەن، تکایە لەسەر فێسبوک پەخشەکە نامینێ بە زووترین کات وەرنە سەر کەناڵی یوتیوب. ئەگەر کەناڵی یوتیوبی منتان نییە، لەسەر کەناڵی یوتیوب لەسەر یوتیوب بنووسن هیوا خۆشناو کەناڵەکەی من بدۆزنەوە، لەوێ وەرنە ناو لایف و بۆ جاری یەکەم و بۆ جاری کۆتایی ئیتر چرکە لەسەر سوبسکرایب، ئابۆنە، ئیشتراک لەسەر زمانی یوتیوبەکەت دەمینێت و چ زمانێکیە چرکە لەسەر ئەوە بکە بۆەوەی تووشی ئەو کێشەنەبی و بەردەوام ئیتر لەگەڵمان دابی. بەڵێ من لە بەردەوام دەکەم، بەڵام بە تەنیا لەسەر کەناڵی یوتیوب، لەسەر فێسبوک و لەسەر تویتر پەخشەکە ڕادەوەستێ هاوڕێیان. بەڵێ ئیتر هەروەکو باسم کرد چەند ڕۆکەیەکی بار هەڵگر ماوەیەکە ئیتر هەم لە یەریڤان هەم لە باکۆی ئەزەربایجان ئیتر ڕاگیراون و دیارە ئیتر پیلانەکە چەند قۆڵیە. پیلانێک لە بەندەر عەباس و لە هورموز ئەنجام دەدرێ و پیلانی دیکەش ئیتر لە دوو شوێندا ئەحتیمالە ئەنجام بدرێ. ئەویش هەروەکو لێرەشدا دەبینن لە نزیکی ئەردەبیلیش ئیتر لەو شوێنانە، یعنی لە نزیکی خەزەردا ئیتر بۆمبەباران دەستی پێکردووە. بەڵام لە هەمووی گرنگتر لێرە لەو ناوچەیەدا بۆمبەبارانەکە ئەمڕۆ ئێوارە زۆر زۆر سەخت بوو و سات بە سات دەقە بە دەقە ئیتر هەواڵی وا بڵاو دەکەنەوە، پێشمەرگەکان کوردەکان سنووریان تێپەڕان، ئامادەن چەک و ڕەختیان بەس ئەم جۆرە شتانە و ئەمە بەو شێوەیە دەیان هەوێ ئیتر پڕۆشکی ئاگرەکە بخەنە ناو کوردستان هاوڕێیان. بەڵێ ئیتر دەست بە پەخشەکەمان دەکەین، بەڵام بچەند هەواڵێک. کۆماریەکانی ئەنجومەنی پیران ئەمڕۆکە ئیتر دۆناڵد ترامپیان لەمە ڕزگار کرد، چونکە ئیتر لە ئەنجومەنی پیراندا دیموکراتەکان داوای پێشنیار یاسایەکیان کرد بۆ وەستاندنی جەنگەکە، بەڵام لە کاتی دەنگداندا بە تەنیا یەک کۆماری خواز نەبێ، ئەوانی دیکە واتە 53 کەس لە بەرامبەر 47 کەس دەنجیاندا بۆ بەردەوامکردنی شەڕەکە. ئیتر بەو شێوەیە ئەو هەنگاوە پوچەڵ کرایەوە، بەڵام هەمان هەنگاو ڕەنگ بێ لە کۆنگرێسیش دەست پێ بکە. لە هەمان کاتدا ئیتر هەر دوێنێ ژێردەریاییەکی ئەمریکی کە هێشتا ناوەکەی نازاندرێ، واتە ڕۆژی سێشەمە گەورەترین کەشتی جەنگی ئێرانی ئیتر لە زەریای هیند تێکشکاند و نوقمی ژێر ئاوی کرد، واتە لە نزیک سری لەنکا. ئەو ژێردەریاییە بەر لە شەڕەکە ئیتر لە زەریای هیند دابوو، ماوەیەک بوو نەیدەتوانی بگەڕێتەوە. ئیتر وا دیارە ژێردەریایەکی ئەمریکی ئیتر لە دەریای پاسیفیکەوە هاتووە. ئیتر ئەو کەشتیە گەورەی ئێرانیەکانی نوقمی ژێر ئاو کردووە. باس لەوە دەکەن کە بەلای کەمەوە 80 دەریاوانی ئێرانی لەو ئۆپەراسیۆنەدا کوژراون. ئیتر ژمارەیەکیش بێ سەر و شوێنن و لە هەمان کاتدا هەر ئەمڕۆکە هەر ئەم شەو ئیتر ئێران جارێکی تر شەپۆڵێکی دیکەی موشکی ئاراستەی ئیسرائیل کرد. ئەنجامەکانی تاوەکو ئێستا نازانین، بەڵام من لە لایڤدا بینیم کە چەند موشکێک بە عەرز کەوتن و تەقینەوە. ئیتر ئەمەیان بەرەو کوێ دەچێ نازانین. لە لوبنان شەڕەکە زۆر زۆر قورسە و شەڕی پیادەیی دەستی پێکردووە لە نێوان حیزبوڵڵا و ئیسرائیل، بەڵام ئیتر بە پێی لێدوانێکی حیزبوڵڵا سوپای ئیسرائیل لە 6 جێگادا ناچاری کشانەوە کراوە و ئەمەش ئەگەر ڕاست بێ نیشانی ئەدا کە حیزبوڵڵا تا ڕادەیەک ئیتر خۆی
کۆکردوێتەوە ئەو ماوەیە خۆی لە خۆیدا حیزبوڵڵا لە هەموو شەڕەکاندا لە شەڕی پیادەکاندا پێشتر سەرکەوتوو بووە بەڵام لە شەڕی هەری دوایی ترکە لە دوای 7 ئۆکتۆبر بەردەوام شەڕەکان دەستی پێکرد حیزبوڵڵا زیانێکی زۆر گەورەی بەرکەوت کاتێک 5,000 پەیجەر و بێتێلی پێتەقێنرانەوە و لە هەمان کاتدا ئیتر سەرکردە ڕۆحانیەکەی حەسەن نەسڕڵڵای لەدەستدا و کەسێکی تکە کە هاتە شوێنیە و ئەویشیان کوشت ئیتر ئێستا کە نائیم قاسم سکرتێریانە زەبرێکی زۆر گەورەی بەرکەوت بەڵام لە شەڕەکانی ساڵانی پێشوودا حیزبوڵڵا بەردەوام لە بەرەی شەڕدا ئیتر لە شەڕی پیادەدا توانیویەتی لە بەرامبەر ئیسرائیل خۆڕابگرێ و بەردەوام ئیسرائیل پاشەکشەی کردووە بەڵام ئیسرائیل تەکتیکێکی هەیە وەکو هەموو تەکتیکانی دیکە ئیتر بەردەوام بەیروت و لوبنانی وێران دەکرد ئێستا کەش لە بەیروت ئەم شەویش ئیتر بۆمبە بارانێکی زۆر سەخت هەبوو هاوڕێیان هەروەکو باسم کرد ئیتر بەردەوام پرۆپاگەندەی ئەوە دەکرێت کە هێزە کوردیەکان ئامادەکراون حتا ئیتر وابزانم CNN بوو هەواڵێکی بڵاو کردەوە کە گوتی سنووریان تێپەڕ کرد ئەمە هەموو کەس دەزانی هەتاوەکو ئێستا بڕیارێکی وانە و هەتاوەکو ئێستا بەتای یعنی سەرکردایەتی باشووریش پێم وە نییە بە ئاسانی وها ڕێگا بدا هێزەکان بچنەوە ڕاستە گوشارێکی زۆریان لەسرە و مەترسیشیان لەسرە بە تایبەتی مەترسی بلۆکردنی پارە و داهاتەکانیان کە لە باقەکاندا هەیە کە هەردووچیان هەردوو بنەماڵی بارزانانی و بنەماڵی تاڵەبانی پارەیان هەیە ئیتر پارەی بنەماڵی بارزانانی یان لە دووبەیە یان لە ئەمریکایەوە پارەی بنەماڵی تاڵەبانی بە احتیماری زۆر لە بریتانیایە و لەمەش ئەترسین کە پارەکانیان بلۆگ بکرێ بەڵام هەردوو سەر ئاگرە ئیتر کامیان بگری هەر ئاگرە هەر لە بۆ هەندێ بەڕاستی جارێ من شتێک نابینم لەوەی کە بڕیارێک دراوی هێزەکانی پێشمەرگەی ڕۆژهەڵات چوبنەوە ناو سنووری ئێران واتە ڕۆژهەڵاتی کوردستان چونکە ئەمە مەترسیێکی زۆر گەورە لەگەڵ خۆی دێنێ لە ئێستادا و هەتاوەکو ئێستاش هەتاوەکو ئەو دەقێش من ئەو شۆکە زۆرم گوێ لە ئیتر شێورمەندە استراتیژیەکانی ئەمریکا و کەنەدا و ناتۆ ئەوانەگەر هەتاوەکو ئێستا باس لەوە ناکەن کە ڕژێم هەڵوەشێنەوە بەڵکوڵێن ڕژێمێکی لاواز ڕژێمێک کە نەتوانێت چەکەی نوکلێری دروستکە ڕژێمێک کە ناچاری ئیتیفاق بێ ڕژێمێک کە موشکی نەمابن بۆ جۆرەشتن ڕژێمە کە نەتوانێت گەروی هورموز دابخە کەواتە ئەو ڕژێمە لاوازە لەبەرەوەی ئێرانە بەردەوام ئەتوانێ جینۆساید بکە لەسەر کوردەکاندا ئەگەر هاتوو کوردەکان بکەونە ناو ئەو یاریەی کە دۆناڵد ترامپ لە ڕاستیدا دۆناڵد ترامپیش نییە هەروەکو ئاکسیۆز باسی کرد ئیتر ئەمە ساڵێکە لۆبی ئیسرائیلی لۆبی جوولەکە ئامادەکاری بۆ ئەو کارە دەکا کە ئەمڕۆکە ئیتر دۆناڵد ترامپ ناچار دەبێت تەلەفۆن هەڵبگرێ لەگەڵ بارزانیەکان و لەگەڵ تاڵەبانیەکان قسە بکە ئیتر ئەمە خۆی لە خۆیدا هەروەکوتم یەک لە مەترسیترین کارەساتە ئەگەر ئێستا کە ڕوبەڕووی ئێمە بێتەوە چونکە هیچ ئاماژەیەک نییە بۆ ڕووخانی تەواوەتی ئێران ئیتر هەرچەندە ئێران لاواز بووە لاوازتریش دەبێ ئێران لەو شەڕدا لە ڕووی سەربازیەوە بە هیچ شێوەیەک ناباتەوە هیچ کەسێک نەیوتۆ ئێران دەیباتەوە بەڵێ دەگوترێ احتیمالی زۆر هەیە ئەمریکا و ئیسرائیل زۆر شت لە دەست بدەن و ئەوەی چاوەڕێ ناکرێ ڕنگ بێ ڕوو بدا بەرامبەر ئەوان بەڵام دۆڕانی ئێرانیش بە تایبەتی لە ڕووی سەربازیەوە حتا لە ڕووی دیپلۆماسیەوە حتمیە ئەوە بەڵام دۆڕان جیاوازە ڕووخان جیاوازە من چەندین جار ئەو نمونەیەم هێناوە ڕژێمی سەدام لە ساڵی 1991 پەڕ و پاڵی هەمووی کرابوون وەنیە هیچی نەمابوو بەڵام توانی بە 24 سەعاتەن هەرسێ پارێزگاکە بگرێتەوە هەتا ناو شەقلاوە هات
هەتا نزیک بەردەرگای شەقڵاوات لە کۆڕێداییتر ڕاگیرا و دوایەوە گوتوبێژ دەستی پێکرا لە سویەکی ئابدا بە هەمان شێوەیەتر سوپای عراقی تێکشکاو بە تەنیا بە تانکەکانی توانی بێ بە چەند سەعاتێک بە 1-2 ساعت هەموو هەولێر کۆنتڕۆڵ بکەوە نیە هەموو شاری هەولێر پارلەمانیشی کۆنتڕۆڵ کرد لە سویەکی ئای 1996 دەکەوات ئەو ئێرانە گەورە و گرانە چۆن ناتوانانی ئەمە بکە ئەمەیان بابەتێکی زۆر گرنگە و لەناو ئێراندا هەتاوەکو ئێستاش بەڕاستی یعنی جگە لە دیاسپۆرا لەناو ئێراندا هەتاوەکو ئێستاش ڕژێم ئەو کەسانی کە پشگیری ڕژێمیان دەکەن تاوەکو ئێستاش پشگیری لێ دەکەن ناڕازی بوون هەیە ئەمان هەموو جیاوازە بەڵام ناڕازی بوون جیاوازە لەوەی کە ئێرانیەکانی ئەمریکا دەیانەوێ ناڕازیەکی تاڕانی جیاوازە لەوەی کە کەسێک لە بەرلین ئیتر هەڵدەپەڕێ و ئیتر داوای زیاتر کوشتن و بڕین و چەپڵە لە بۆ ئیسرائیل لێ ئەدا و ئیتر لەو حاڵەتەدا هێزە کوردیەکان ئەم کارە نەکەن پڕاستی باشترە جارێ چونکە هیچ ئاماژەیەک دیارنیە بەڵام هەروەکوتم گوشارێکی زۆریان لەسرە وا دیارە زۆر هاوڕێی تر پرسیاری ئەوە دەکەن ئەی چی بکەم باشە لێرەدا ئەرچی ئێمە نییە بە خەڵک بڵێن وا بکە و وامەکە حیزبی کوردی نەگوێ ئەگرێ و نە خۆی ئەوەندە متەوازیە ئیتر کەسێکی دیکە پێی بڵێ و وا بکە و وامەکە یعنی ئێمە چەند جەرگلەی دەکەین ئەڵێن پەکەکە گوێ لە ئۆجەلان ناگرێت جا گوێ لەم بگرێ کەواتە من بۆ قسە بکەم من بۆ بڵێم وا بکەن و وامەکەن لێرەش لەسەر سوسیال مێدیەدا شتێکی بێمعنایە لێرەدا ئێمە کارمان ئانالیزە کارمان ئەوە نییە ئێمە نەسیحەت لە خەڵک بکەین و بڵێن وا بکە و وامەکە ئیتر بەڵام ئەڵێن ئەوە ئیتر پیلانێکە ئامادەکراوە چونکە ئەمریکا نایهەوێ ئێستاکە بە پیادە بەخۆی بچێتە ناو شەڕەکە بۆ ئەوەی ئێران لاواز بێ دەبێت لە چەند جەبهەیەکدا شەڕێکی پیادە بکرێتەوە و ئەوە ئەحتیمالی زۆرە ئەمە ئیتر بەشی زۆری لە کوردستان بێ و ئەگەر هاتوو ئێران چونکە ئەمریکاییتر ئەمڕۆ بڕیاریدا کە شتەکانی دەباتە گەروی هورموز دەکاتەوە یعنی بەهێز دەکاتەوە ئیتر لەمە دواش ئەو کەشتیانەی کە نەوت دەگوازنەوە حیمایی ئەوان دەکات بەڵام ئایا ئێران هەتاوەکو ئێران خۆ دەتوانێت ئەگەر چی پێدەڵێن کەشتیە جەنگیەکانیشی نەمێنن کە زۆربیان لە ناو بردوونە کەشتیە دەریاییەکانیانی کەشتیە دەریاییەکانیشی نەمێن خۆ ئێران دەتوانێت لە ڕێگای موشک و لە ڕێگای درۆنەوە ئەو کەشتیانەی کەنەوت دەگوازنەوە پەکیان بخەو بیان سووتێنی بەڵێ حوسیەکانیش خۆر ئەوەیان کردووە حوسین نەژێر دەریایی هەیە نە کەشتی دەریایی هەیە حوسیەکان لە ڕێگەی درۆنەکانەوە دەکەن ئێرانیش ئەتوانێت ئەمە بکەوە بەڵام ئەگەر ئەوەی کرد احتیمال هەیە بیر لەوە بکەنەوە هێزێک جاچە هێزێکە نازانین ئەو هێزە عەرەبیە ئەو هێزە نێودەوڵەتیە ئەوە هێزی ناتوێ هێزی ئەمریکا ئیسرائیلە هێزێکی کەم لەو ناوچەیە لە دەوروبەری هورموز دابەزێنن بۆ ئەوەی ئێران نەتوانێت ئەم کارە بکە بەڵام بەگشتی دەیان هەوێ لە کوردستانەوە ئیتر ڕژێم لاواز بکەن و لەوێدا ئیتر گێرە شێوینی دروست بکەن لەوێدا شەڕی ناوخۆیی دروست بکەن و ئەمە بەشی زۆری لە کوردستان دەبێت چونکە هێزی دیکە نیە یعنی بەڵوجەکان هەن بەڵام بەڵوجەکان لە سنووری پاکستانن و پاکستان لەمە نیگەرانە کە لە ناو ئێراندا دوو بەرەکی و شەڕی ئەتنیکی و شەڕی مەزهەوی و شەڕی حیزبی و ئەمانە دروست ببن و لە هەمان کاتدا پاکستانیش یەک لە وڵاتانەیە کە چەکی نوکلەری هەیە وڵاتێکی موسڵمانە لە ناو زەڕەبینەکەی ئیسرائیلدایە ئیتر لە بۆ هەندێ ڕەنگ بێ ئەوە لە بۆ کوردەکان بێ دەبێ بە هەموو شێوەیەک بێ ئیتر تەدبیرێک لە بۆ ئەوە وەربگیری ئەمەیان زۆر گرنگە لە هەمان کاتدا هەواڵێکی دیکە ئەمڕۆکە سەرۆکوەزیرانی کەنەدا و ئوسترالیا کۆبوونەوە و ئەوانیش بە ئاشکرا کە هەردووچیان هاوپەیمانی ئەمریکان بە ئاشکرا داوایان کرد کە جەنگەکە ڕابگیردرێ کۆتایی بە جەنگەکە بهێنرێ بە بینە سەر
ئەم شەو لە عێراقدا لە کۆمەڵێک شوێندا ئیتر ملیشیەکانی سەر بە ئێران بوونە ئامانجی فڕۆکانی ئیسرائیل و ئەمریکا لە جەرف ساخر کە مۆڵگەیەکی استراتیژیە لە باشووری بەغدە لەژێر کۆنتڕۆلی کەتایبی حیزبوڵڵادایە ئیتر لەوێدا هێرشێکی زۆر تند کرا ئیتر لە هەمان کاتدا لە ڕۆژئاوا باکووری ڕۆژهەڵاتی عێراق ئەو شوێنانی کە سەر بە عەسایب ئەهل الحەقن ئیتر لەوێدا چەندین فڕۆکە هێرشیان ئەنجامدان و لە هەمان کاتدا لە ناوچەی بیابانی ناوەندی هێرشێکی ئاسمانی و زەمینی نەناسراو ئەنجامدرا زەمینی یعنی هەندێک هێز دابەزین وابزانم لە نەجەف بوویتر ئەم شەو هەندێک هێزی دژە تیرۆر و شتیوا بڵین بە فڕۆکە ئیتر دابەزیندران سەرەتا ئیتر بە فڕۆکە لێیاندا پاشان بە هەلیکۆپتەر چەند سەربازێک دابەزین ئیتر ئەمانە ڕەنگ بێ ئۆپەراسیۆنێکی تایبەتیان کردبێ و بەپێی نوێترین راپۆرتەکان لە عێراق ئەو بەرپرسە باڵایی کەتایبی حیزبوڵڵا کە لە ئێوارەی 4 لەسەر 5 ئازاری 2026دا لە ئەنجامی هێرشێکی موشکیدا کوژرا ناوی ئەبوو حەسەن ئەلفەریجیە کە یەک لە بەرپرسیە گەورەکانی کەتایبل حیزبوڵڵایە ئەبوو حەسەن ئەلفەریجی فەرماندەی باڵای کەتایبی حیزبوڵڵا بوو کە بەرپرسیاری ئۆپەراسیۆنەکانی گروپەکەی لە ئەستۆ بوو بە تایبەت سەرپەرشتی ئەو هێزانی دەکرد کە لە ناوچەی استراتیژی جەرف خەسەر ویانی جەرف نەسریشی پێدەڕێن لە پارێزگای بابل جێگیری کرابوون چۆن کوژرا فەریزی لەگەڵ چەند یاوەرێکی دیکەی دابوو لە کاتی ئۆتۆمبیلێکی حەشدی شعبی لە نزیک ناوچەی ئەبوو لوکای لە شارەدەی ئەسکەندەریە باکووری شاری حەیدە لە پارێزگای بابل لەلایەن فڕۆکە بێفڕۆکەوانەکاندا کرایە ئامانج. بەڵێ ئیتر ئەمە کۆی بابەتەکان بوون. ئێستاکە لە لوبناندا شەڕەکە زۆر سەختە و بەردەوامە و ئیتر نازانین ئاراستەی شەڕەکە بەرەو کوێ دەچێ. فەڕەنسا ئیتر هەوڵ ئەداش ئەو شەڕەی لوبنان ڕابگرێ و حکوومەتی لوبنان ئیتر قیر و هاوار دەکا بۆی حیزبوڵڵا چەک دابنێ چەکی بکە بەڵام ناکرێ ئەمە بکەن چونکە یەک لوبنان سوپای نییە و لوبنان لە بەرامبەر ئیسرائیلدا ناتوانێت سوپاکەی دەستی خۆی بکاتەوە ئەوەی لە بەرامبەر ئیسرائیلدا دەستی خۆی دەکاتەوە ئیتر بە تەنیا حیزبوڵڵایە و لە هەمان کاتدا هەر جۆرە کارێکش لە دژی حیزبوڵڵا بکرێ ئەوە شەڕی ناوخۆی شەستەکان دووبارە دەبێتەوە و لوبنان دەبێتە دووسێ پارچە لە بۆ هەندێک ئەمەشیان نابێ ئیتر ئەمە دەبێت بە شێوەیەکی دیکە چارەسەر بکرێ. هەروەکوتم ئیتر ناوچەکە لە ناو ئاگرێکی زۆر گەورەدایە لەلایەک فراکسیۆنی جێفری ئەپستاین ئیتر لایەکی دیکە ئیسلامی سیاسی و ئاخوندیەکانن ئیتر لە هەردووچیانیشدا دیموکراسی نییە یەکێکیان ئیتر تیرۆر دەکات تەقینەوە دەکا ئیسرائیلێکیشمان هەیە دەچێتە کوێ دەکوژێ و دەبڕێ و دەکوژێ و دەبڕێ و لێرەدا ئیتر کوردەکانیش وەکو هێزێکی بەکرێ گیریا و هیچ و پوچ و عەسکەری بەپارەی خۆیان دەبینن. ئیتر ترامپ بە ئاشکرا چەندین جار وتوێتی ئێمە پارەمان پێداون چەندین جار ئەو قسەی کردووە وتیتی ئێمە پارەمان پێداون ئیتر ئامادە بوو ئەحمەد شەڕع دووجار ببینێ ئامادە نەبوو سەرکردەیەکی هێزەکانی سووریای دیموکراتیک ببینێت چونکە وەکو عەسکەری بەپارە تەماشای دەکا یعنی زۆر کەسێکی زۆر سەیرە ئیتر ئەمە دنیا بەڕێوە دەبا و ئەمە کەوتوتە ناو دۆسیای جێفری ئەپستاین هەر کەسێک ئیتر لەو جیهانەدا ئیتر بە قسەی ئیسرائیل نەکا یان دەیکوژێ یانیش ئیتر دۆسیایەکی ئەگەر نەشی کوژێ ئەگەر خۆشیشی بووێ لە هەمان کاتدا دۆسیایەکی وەکو جێفری ئەپستاینی لە بۆ ساز دەکا و بە ئارەزووی خۆی بەکاری دێنێ. ئیتر هەمووتان بینیتان لە کۆنگرس مایک ڕوبیۆ بە ئاشکراوتی ئیسرائیل شەڕەکەی دەست پێ کرد دەویست شەڕەکە بکە و ئێمە
کەوتینە ناو شەڕەکە، یعنی ئەو ئەمریکای گەورە و گرانە ئێستا کە بۆتە قوڕوجی ئیسرائیل. ئیسرائیل بە ئاراسی خۆی بەکاردێنی و دوای ئەوەی تر ترامپ ئەم جارە قسەیەکی دیکەی گوتی نەخێر ئیسرائیل بە قسەی من ئەم شەڕی دەست پێ کردو. ئەوە لە کاتێکدا ترامپ بەخۆی شەڕی ناوێ، ماگاکان شەڕیان ناوێ. بەڵام ئیتر ئەمە دۆناڵد ترامپە هەروەکو دوێنێش باسم کرد بە پێی لێکۆڵینەوەیەکی سایکۆلۆژی کە لە دەوروبەری کۆشکی سپی و ئەوانەی کە لەگە ترامپدا هەتاوەکو ئێستا کاریان کردووە ئیتر پرسیاریان ئاراستەکراوە لەوێدا دەرکەوتووە کە ڕۆژانە دۆناڵد ترامپ بەلای کەمێ 33 جار درۆ دەکات. یعنی سەرکردەیەکی ئەمریکا کە یەک درۆ بکە ئیتر پێشتر یەک درۆی کرده بە سەرکردەیەک لە کارەکەیدا دەردەچوو. بەڵام تەماشا دەکەین ئێستاکە سەرکردەیەک جیهان بەڕێوە دەبا، شێت و شور بێعەقڵ کەوتۆتە ناو دۆسیایی جێفری ئەپشتاین، کەسێکی نەخۆش ئیتر 33 جار ڕۆژانە درۆمان بۆ دەکات. ئیتر ئەمە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی خستۆتە جەهەنەمێک ئیتر بەخۆشی نازانێت چۆن لەناو ئەو جەهەنەمە بێتە دەرەوە. چونکە چاوەڕێی ئەوەی نەدەکرد، چاوەڕێی دەکرد وەکو ڤەنزوێلا بێ ئیتر دوای کوشتنی دووسێ کەس گرتنی دووسێ کەس دووسێ هێڕشی ئاسمانی ئیتر هەر هەمویان تەسلیم ببن. خۆی لە خۆیدا لە کاتی ڕێکەوتنەکاندا ئیتر بە ئاشکرا ئیتر دەیانگوت ئێمە حەپەساوین ئەمانە بۆ تەسلیم نابن. ئەوەیە ئیتر ئەمە خۆی لە خۆیدا کێشە گەورەکەیە و نەتەوەکانی دیکە خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەوروبەری ئەو دوو جەبهەیە ماون نەتەوە کە هەردوو جەبهە جگە لە ئیمپریالیزم، جگە لە فاشیزم، جگە لە ئیسلامی سیاسی تێرۆریست هیچی دیکە لەگەڵ خۆیان ناهێنن. زۆر زۆر بەداخەوە و ئێستا کە کار گەشتۆتە ئەوە لە بۆ ئەوەی خۆیان لەو قەیرانە دەرباز بکەن دەیان هەوێ کوردەکان بەکاربێنن ئیتر و کوردەکانیش ئیتر کۆمەڵێک خاڵی لاوازیان هەیە ئامادەن لە بۆ ئەو بەکارهێنانە. کوردەکانی ڕۆژهەڵات بە خۆتان دەزانن ئیتر لە عێراقدا دەژین، عێراقیش ئیتر تاوەکو ئەمڕۆکەش سیاسەتی ئێران لەوێدا حکمی دەکرد. لەمڕۆ بەدواوە کەمتر دەبێ بێگومان ئیتر، بەڵام هەتاوەکو ئێستش ملیسەکانی سەر بە ئێران لەوێدا وجودیان هەیە. پارتی و یەکێتی ئیتر هێزەکەن لە دەرەوە هێنراون لە بۆ کوردستان. خۆ پارتی و یەکێتی بە شۆڕش ناتونەتە سەر دەسەڵات. پارتی و یەکێتی لە ئەنجامی بێعەقلەکەی سەددامدا لە 1990 کاتی کوێتی گرت ئیتر ناچار بوون ئیتر هەندێک بچووکی بکەنەوە لەو چوارچێوێدا دیفاکتۆیەک هەرێمی کوردستانی عێراق دروست بوو. پارتی و یەکێتی بۆ شێوێ هاتوونەتە سەر دەسەڵات. پەکەکەیەکمان هەیە سەرکردەکەی لە ئیمرالیە پرۆسەیەکی ئاشتی ڕاگەیاندووە، بەڵام ئیتر کادرەکانی کە لە چیای قەندیلن خەونێکی دیکەیان هەیە. ئیتر ئەو خەونە عەسکەریە هێشتا کۆتایی پێ نهاتووە، واتە ئیتر دنیا دەگۆڕدرێ و هێزەکان لەگەڵ یەکتری شەڕ دەکەن. حتمەن هێزێک پێویستی بە ئێمە دەبێ، ئەگەر هەر هێزێک لەگەڵ ئێمە ئیتفاق بکە ئەو سەر دەکەوێ، ئێمەش ئامادەین لەگەڵیاندا بنیشی. ئیتر ئەو عەقلیەتە هەتاوەکو ئێستش ئەم دڵنیام لە ناو پەکەکەدا ماوە و ئەمانە هەمویان خاڵی لاوازن و ئامادەن لە بۆ بەکارهێنە. ئەمە کێشەکەی کوردەکانە ئیتر، بەڵام من بەگشتی ئەو بەکارهێنانە لە بەرامبەر ئێراندا بە بەکارهێنانێکی مەترسیدار دەزانم. ئایندەکەی ڕوون نییە و زۆر 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 مەترسیدارە بۆ سەر هەموو شوێنێکیتر. کوردەکان ئەتوانن لە ئێستاوە پەیامی خۆیان ئاراستەی هەموو لایەنەکان بکەن، ئاراستەی حکوومەتی ئێرانیش بکەن، یانی باشترین ڕێگایە. تەماشاکەن داواکاریەکی وامان لێ دەکرێت، بەڵام ئێمە
ئامادەین لەگەڵ ئێوە کێشەکان چارەسەر بکەین، لەگەڵ خەڵکی ئێران کێشەکان چارەسەر بکەین. ئێمە دەمانەوێت لەگەڵ خەڵکی ئێران بژین، بەڵام ئێمە مافمان هەیە، بەڵام ئێمە دەبێ لە ناوچەی خۆماندا دەسەڵاتمان هەبێ، ئێمە دەمانەوێت ناوچەی خۆمان بڕێبن و هەتا دوایی ئەمە ناڵێن دەکرێت، بەڵام ئەمە لە ئایندەدا ڕنگ بێ هەر هیچ نەبێ کۆمەلگاکان نەبن بە دژمنی یەکتری. ئێستا کە ئەگەرێتەوە شەڕێکی وا بکەی ئەگەری زۆرە شەڕێکی ئەتنیکی و مەزهبی دروست بێ، چونکە بەڕاستی ئیسرائیل و ئەمریکا پیلانێکی ڕوون و استراتیژیان نییە لە بۆ ناوچەکان. ڕاستە ئیسرائیل دەیەوێ دیزاینکە، بەڵام دیزایانی ئیسرائیل دەگاتە چه دەیکوژێ، دەگاتە چه دەیکوژێ، هەر کەسێک ببینێ دەیکوژێ، چه نەماوە نەیکوژێ. یانی لە لوبنانی تر حیزبوڵڵا موشێکێک دەتەقێنێ ئەو نیوەی بەیروت بۆمبە باران دەکات. یعنی وایە ئیسرائیلت ئیتر فڕۆکانی ئیسرائیل لە قوتابخانەیەکی کچانیاندا لە تاران هەر لە دەقەی یەکەم 140 منداڵی 5 ساڵیان کوشتیانی، کچی 5 ساڵیان کوشتیانی. ئەوێ ئیتر ئیسرائیلیش هیچ ئەوێکی نییە خۆ، یعنی استراتیژیشی نەرم، سیاسەتێکی نەرم، سیاسەتێکی بەیەکەوە ژیان، سیاسەتێکی یەکسان، سیاسەتێک لە دەرەوەی هەستی مەزهبی و ئەتنیکی و قەومی ئیسرائیلیش نیەتی. ئێمە ئەزانین ئێران چییە و ئێمە ئەزانین سووریا چییە، ئێمە ئەزانین تورکیا چییە، بەڵام ئیسرائیلیش ئەمەیە خۆ. جیاوازیە چی نییە؟ مەسەن زۆر کەس ئاڵێن یەکەمین دەوڵەتی سیکولار، خوا ئیسرائیلی نەتەنیاهو چۆی سیکولارە. وەڵڵاهی ئێران چەند مەزهبیە، ئیسرائیلی ئێستاش ئەوەندە مەزهبیە. هەر لە بۆهەندێ دەبێت کوردەکان بە خۆیان سیاسەتێکی تایبەت بە خۆیان هەبێ و باوەڕیان بەخۆ هەبێ و لەو چوارچێوێدا ئیتر ڕێگای دیکە هەڵبژێرن و ئەمانە ئەمڕۆکە حکوومەتی هەرێمی کوردستانیان هەیە. لە ناو عێراقدا باڵی شیعی کە لە ئێران تۆراون باڵی شیعی وەها هەن، ئەتوانن لەگەڵ ئەمانە مزاکەرات بکەن. لە ناو ئێراندا گروپ و ئەتنیکی جیاواز هەن و زۆربیان ئەو سیاسەتەی 40 ساڵەی کۆماری ئیسلامیان قبول نییە. لە بۆ هەندێک ئیتر لەو چوارچێوەیەدا سیاسەت بکرێت بەڕای من باشتر و پێویسترە. بەڵێ بۆ شێوێ دەینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان. زۆر سوپاستان دەکەم کە تاوەکوێستا لەگەڵماندا بوون. تکایە بێبەشمان مەکەن لە لایک، لە کۆمنت و بێبەشمان مەکەن لەوەی کە کەناڵەکە بە دۆست و هاوڕێیانتان بناسێنن و داوایان لێ بکەن ئەوانیش ببن بە سوبسکرایب. کاتێکی خۆش.